لارچوێکەن و بینەری زوو من ئەمکانتان باشم شەو باسی یادی 120 ساڵی ڕۆژنامەگەری کوردیەکەین ڕاستیەکەی خۆناغی جیاوازی بڕیە ڕۆژنامەگەری کوردی بەڵام ئەوەی ئێستا بەگشتی ئاراستە گشتیەکە جا ئاراستەی با بڵێن نێو خودی ڕۆژنامەنووسان یان دەرەوەی ڕۆژنامەنووسی بێ بڕێکی زۆر ڕەخنەی تایە لەبارەی کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان پێدەچێت بەشێکی باشیان ڕاستیەکەی پێیوەست بێ بە کاری سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان و بەردەوام قسەیەکی شێ ڕاستیەکەی ئەوەی کە سۆشیال میدیا چۆن کاریگەری لەسەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان کردووە کەڵم کاری میدیایی زیاتر مەبەستم میدیای تەقلیدیە بە تەلەڤیزیۆن و میدیاکانی دیکەوە تەنها ئەوەش گرفت نییە ڕاستیەکەی لە چوارچوی ڕخنەگرتن لە میدیایە هەندێک پرسی دیکەش هەن کە لە چوارچوی ژینگە گشتەکە یاکرێ بیخوێنینەوە و تەسیر کاریگەریان لەسەر کاری میدیای لە هەرێمی کوردستان کردووە بەشێکیان پەیوەندیان بە جێبەجێ نەکردنی یاسای کاری ڕۆژنامەگەری هەیەوەکو خۆی کە ئەمان بە دڵنیاییەوە بە تەنها کاری بابڵێنیان ڕەخنە نییە لە ژینگە میدیاییەکە بەڵکوەکرێ ڕخنەوێ لە کاری دامەزراوەکانی دیکە لە هەرێمی کوردستان بۆیە کە باز لە میدیاکەی تۆ بە دڵنیاییەوە ناتوانانی دای ببڕی لە ژینگە گشتیەکە کاتێکیش کە دای نەبڕی لە ژینگە گشتیەکە بەڕاستی و ڕخنانی ئێستا لە میدیای کوردیە گیرێن ناکرێ وەکو جۆرێک لە ئیچحاف بۆ میدیای کوردی سێرکرێن یان نەخێر ئەو میدیایە بێ مەسئولیەتی چارەسەرکردنی ئەو ڕخنانە بگرێتە ئەستۆکە لی ئەگیرێن و لە بەرامبەریشا بە دڵنیاییەوە ژینگەی قودرەتی چارەسەرکردنی ئەو ڕەخنە و کەم و کورتیانە بۆ میدیا مەیسەر ببێ بڕخسێنرێ بۆی بتوانێت ڕاستیەکەی ئەو کارە بکە چونکە بمانێ و نەمانوێ میدیا کاریگەری خۆی لە کوردستان هەیە من ئەم پرسە لەگەڵ سێ میوانە ڕاستیەکەی گفتوگۆکەم دکتۆرە نەزاکەت حەمە سەعید سپۆڕ میدیا و مامۆستای زانکۆ بە ڕێزیان لە ستۆدیۆکانمان لە زووم لەگەڵمانایە دکتۆرە سلااو لە بیوەدارم باش بی ئەم تەلەبێ زۆر دەمێکە مامۆستایی نەبینیوە پێم خۆشە بینمەوە چاوی من لە سلێمانی کەمال ڕۆڤ نووسەر و ڕۆژنامە نووس بە سکایپ لەگەڵمانایە کاک کەمال سلااو لە ئێوەش بێ وادارم زۆر باش بن دەمێکە گفتوگۆم لەگەڵ تۆشانە کردووە لە ئوپسالای سویدیش وریا حەمەتایی ڕۆژنامە نووس لەگەڵمایە ئێوەش سلااوتان لێبێ کاک وریا هیوادارم باش ڕێزت هەیە کاک کەمال کاک وریا ئیزنم بن لەگەڵ دکتۆریا دەست پێکەم بە دڵنیاییەوە دێمەوە لای ئێوە دکتۆرە نەزاکەت ڕوانینێکی ئەکادیمیم ئەوێ و بە دڵنیاییەوە ئێوە کاری سندیکایش لە سندیکای ڕۆژنامەنووسانەکەن پێما بێ لەوێ ماون هەر لە هەردوو ئاراستەکە بە هەردوو ڕوانینەکە قسەیەکم لەبارەی ڕۆژنامەگەری کوردیەوە بۆ بکە چونکە بەڕاستی بارکراوە بە کۆمەڵێک ڕخنەی زۆر ڕەوشێکی دیاریکراوە بۆ میدیای کوردی دروست کراوە کە خەریکە ئەبرێتە دەرەوەی ژینگەکەی خۆی و ژینگە گشتیەکە ئاڵێم ڕخنەی زۆر دێگیرێ جا لە ڕووی ئەکادیمیەوە قسم بۆ بکە لە ڕووی سندیکایی شۆ گەر بکرێ ڕوانینی خۆتم پێ بڵێ دەستان خۆش بێ پیرۆزبایی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو کورد و هەموو ڕۆژنامە نووسێکی کورد لە هەم شوێنێکی جیهانەکەم مێدەوارین کە ئەم مێژووە ئەم خەرمانە لە کاری ڕۆژنامەگەری لە مێژوانەی کە چەندین قۆناغی سەختی بڕیوە بە زۆر هەڵکشان و داکشانە ڕۆیشتووە ئەوانەی لەم ڕێڕەوە لەم ڕێچکا ئیشیان کردووە زۆریان ئەزیەت و ناڕەحەتیان بینیوە بە زۆر ڕۆژنامە نووسیش لەو پێناوە شەهید بوون درود بۆ گیانی پاکی و ڕۆژنامە نووسانەی کە لە پێناو قەڵەم و ڕاستیەکانە لەم ڕێگەیە شەهید بوون لە ڕاستیە میدیا ڕخنەی هەر لێگیرێت یانی ڕخنەگرتن لە میدیا شتێک نییە کە هەر لای ئێمە بێت ڕخنەگرتن لە میدیا تەنانەت لەو وڵاتانەشە کە میدیای هاوڵاتیە میدیای مڵکی خەڵکە خەڵک ڕخنە لە میدیا ئەگرێت بە هەندێک جار میدیا بەرکەوتەی کولتوری بەرکەوتەی مقەدەساتی کۆمەڵگە بەرکەوتەی پەروەردەیی پرسە کۆمەڵایەتی و نەتەوەی و نیشتمانیەکان ئاینیەکان ئەکات بەڵام ئەوەی کە ئەمەی لە میدیای کوردیا دروست بووە میدیای کوردی
ژینگەی میدیای کوردی ژینگەیەکی ئاڵۆزە و لە مێژووی ئەگەر ئێمە لە باشووری خۆمان باسکەین لە مێژووی ئەم چەند ساڵی ڕابردووشە بە بەردەوامی ئەم ژینگەیە قورستر و ئاڵۆستر بووە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یاسای شمولی گشتگیرمان نییە بە تەواوەتی کە هەموو بۆ هینە فۆرم و جۆرەکانی میدیا ڕێکخات ناڵێم یاسامان نییە بەڵام یاسای شمولی پێویستە یاسا پێویستە بەردەوام ئەپدەیت بکرێتەوە لەگەڵ گۆڕانکاریەکانە بە تایبەتی میدیا کە لەگەڵ گۆڕانکاریە تەکنەلۆجیەکانایە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە بەڕاستی ئێستش نازانین دەموچاوی میدیای کوردی لای ئێمە چ پێناسەیە گەڵەگرێ ئایا میدیایەکی سیاسیە بە تەنها میدیایەکی بازرگانیە بە دوای لایک و ڤیو ڕانکە ئەگەڕێ میدیایەکی خزمەتگوزاری و گشتی خەڵکە ینی تێکەڵە ینی ژینگەکە شپرزە لە ڕووی یاساییەوە شپرزە لە ڕووی پەیامی میدیاییەوە شپرزە لە ڕووی جۆری میدیاییەوە شپرزە لە ڕووی تەکنیکی میدیاییەوە لە ڕووی سیستمی میدیاییەوە شپرزین سیستمێکی دیاریکراوی میدیاییمان نییە کە وەک چۆنەڵم دیاری بکات ئایا میدیا ئێستا بۆ نمونە وڵاتانی جیهان کە سێری ئەگەر بگەڕیتە چێک بکە بگەڕێ و سێرچکە بۆ سیستمی میدیاکەی پێتەڵێ ئەم سیستمە میدیایی حکومیە هاوڵاتیە گشتیە بازرگانیە ئێمە شپرزی هەیە لەم ژینگە ئەم ژینگە شپرزە هەر میدیایەکیش تا ڕادەیەک بە ئاراستەیەکی خۆیان کارەکات سۆشیال میدیا هاتووە دەرگایەکی کردووەتەوە هەڵکانێکی زۆر هاتوونەتە ناو ژینگەی میدیاییەوە کارەکەن کە بەشێکی زۆریان پرینسیپە ئیتیکی و یاساییەکان ئاگادار نین کەناڵە سۆشیال میدیایەکان بە فلتەرە ناڕۆن هیچ فلتەرێکیان نییە جا دکتۆرە دواتر من مەسلەی سۆشیال میدیا وردەکەمەوە بەڵام ئەوەی کە ئێمە لە شوێنێکی دیاریکراوی و کۆرەمی کوردستان جۆری جیاوازی میدیامان هەبێ ڕیتمی جیاوازی میدیامان هەبێ ئاسایی نییە بۆ لە دنیا شەڕاستیەکەی میدیا هەیە بازرگانیە میدیا هەیە سیاسیە هەمووی هەیە بەڵام ڕێکخراوە ئێمە کێشەی ڕێخستنمان هەیە یعنی شتمان هەیە ئازادیمان لە سوچ ئازادی هەیە مەسەلەن دەرگاکراوەتەوە بۆ کۆمەڵێک فۆرم و جۆری میدیا ڕۆژنامە نووسمان هەیە ناڵێم هەمووی باشە و پرۆفیشناڵە بەڵام بەشی ئەوەمان هەیە لە ڕووی تەکنیکەوە گەشەمان کردووە بەڵام ڕێک نەخراوە ینی کەشتیش ڕێک نەخراش پرس بوو ئیتر تۆ ناتوانانی پێناسەیەک و دەموچاوێک و جیاکاریەک و کلاسیفای و پۆلێنێکی بۆ بکەیت ناسنامێ میدیای کوردی کە بێناسنامێ میدیای کوردی یعنی من کە بۆ خۆم توێژینەوەم کردو لەگەڵ لەسەر میدیای چەندین وڵات ئاسانە توانی تێبگەی لەو میدیایەوێ ئەمە هەر قسەی من نییە کۆمەڵە خوێندکار قابی لەگەڵ منابوون لە دەرەوەی وڵاتی ژیان خوێند یان ئەو کاتێک قورسە کە ئێمە بەحث لەسەر میدیای کوردی ئەەکەین ئەنی شپرزیەکە وایە کە باس لەو دەستکەوت و خەرمان و مێژ و شانازی و سەروەری و ئەمانە هەموو هەن ئەو کۆمەڵە یاسای بەرهەم هاتووە ئەمانەش هەن بەڵام ئەم شپرزیە وای کردووە ئەو بارگرانی دروست کردووە ئەو هەموو ڕەخنە و نەقدەی دروست کردووە کە بەڕاستی هەمومان ئێمە خۆمان چ پسپۆر بین چ پسپۆر نەبین چ تەنانەت خەڵکانێکی ئاسایش کە شارەزای بواری میدیانین هەمووی ڕەخنە و گلەی لە میدیاکەم دێمەوە سەری ڕاستیەکەی و پرسی بێناسنامەیەکە بە دیاریکراوی حەزەکەم گفتوگوی لە سەر بکەین بەڵام کاکەمال ڕەوف ئێوە قۆناغی جیاوازی ڕۆژنامە نووسیتان بینەوە ڕاستیەکەی ئەتوانی پێم بڵێ قۆناغی ئێستەی ڕۆژنامە نووسی قۆناغێکی گرفتار و قەیراناویە وەکۆەوەی کە ڕاستیەکەی زۆربەی ڕەکان لە ناو خودی ڕۆژنامە نووسان و لە دەروی ڕۆژنامە نووسانیشکە قسە و باسی لەبارەوەکەن خوێندنەوەی بۆکەن ڕاستیەکەی ئاوا پێناسەیەکەن ئازادی ڕادەربڕینن پشتیوانن و لە هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان لە کارمەندەکانی کەناڵەکان بە بێ جیاوازی دیارە ئەوەی کە دکتۆرە نەزاکت باسی کرد شپرزەیەکەیە هەمووی ڕاز بوو بەڵام شتێکی بیرچوو کە باسیکە ئەو شپرزەیی کە دەسەڵات دروستی کردو بۆ میدیاکار
ئەو شپرزەی کە ئەو ژینگەی دروست کردو کە دەسەڵات لە پشتیوێتی بە عەمدەن دروستی کردووە. یعنی تۆ لە ئەم باس لەواکە کە لە هەموو دنیا ئەتوانیت بڕۆی بگەڕێی بزانی ئەم میدیایە چ ڕەنگێکە چ ناوێک و چ دەسمێکیە هەموو دنیا وایە ڕاستەکە دقیق وایە. من بۆ خۆم لە خۆبەخش لە میدیای کەنەدیشم کردو زانم، بەڵام لە هەموو دنیا ژوایە کە میزانی وڵات و بودجەی وڵات و ڕۆڵی میدیا دیاری کراوە و فرسەتی بۆ دروست کراوە. مەسەڵەن وڵاتێکی وەکو ئەڵمانیا هەموو میدیانی کە بە پارە وەکو کەناڵ پارەی ئاوکاربای بۆ کۆکرێت لە هاوڵاتیان ئەوانە ڕکلامیان پێ نادرێت، هەموو ئەوانەی کە ڕکلامیان پێدرێت ئەو حیسەیان ناکرێت. یعنی جۆرێک عدالەتێکەیە لە دابشکردنی ئەو داهاتەی کە لە وڵاتە هەیە و کە تۆ عدالەتت بەدەستە و کە تۆ یاسایەکی باشت بەدەستەوە بۆ ئەتوانیت حاسەبەی ڕۆژناموسەکان بکەی کەناڵەکان بکەی ئەتوانیت ڕێکی بخەیتەوە. یعنی ئەمە دەسەڵات لە پشتی ئەم ناڕێکی و ئالۆزیەوەیەک تۆ قەزاکە باسی کرد کە بەداخەوە ئەو هیچ ئیشارەتی پێ نەکرد. ئەوەی کە جوابی پرسیارەکەی بەڕێزت کە کە ڕەنج میدیا بەچەند میدیای ئێمە لە دوای ڕاپەڕین و بەچەند قۆناغی کاتێ بڕوە یەکی لەو قۆناغانەی کە ئەتوانم بڵێم جێگای شانازیە جێگای ئەوەیە کە ئینسان دڵی پێی خۆشکە دروستبوونی میدیای ئەهلیە، میدیایە کە ئاراستە نەکراوە، میدیایەکی جۆرێک لەسەر بەخۆیە و ئەم میدیایە تا ڕادێک توانێتی خۆی بشێنێت لەسەر بودجە و میزانی گشتی دروست نەبووە، بەپارەی حرام و بەپارەی نەوت بەپارەی گەندەلی دروست نەبووە و خەڵکەکان کە ئیشانتیا کردووە زۆر بێوانەی کە ئیشانتیکردن بە پارەیەکی کەم بە موچێکی کەم ئیشانتیا کردووە زیاتر هەمەکانەوە بۆ کە پەیامەکە بگات و بە دووری یەک مسافە تا ڕادێکی زۆر من ناڵێم مەحسوومین ناڵێم بێکەم و کورتین، بەڵام تا ڕادێکی زۆر لە هەموو ئەو پرسە نیشتیمانەکانە لەگەڵ ئاشتیا بوون، لەگەڵ عەدالەتی کۆمەڵاتیا بوون، لەگەڵ پرسی ژنانە بوون، ینی لەگەڵەوە بوون کە وڵات بەرەو کەناری ئارامی بڕوات و لەگەڵەوە بوون کە کۆمەڵگا هاوڵاتیان تەهنیژ نەکرێن و لەگەڵەوە بوون کە شەفافێتی داهات و کەمالکووا ئەو میدیایە ڕاستیەکەی ئێستا. یعنی من بیرمە ڕاستە میدیای زۆر باش لە کوردستانە هەبوو، ئێستا خەریکە بە زۆر کەم ئەبینەوە ئەڵێم ئەبینەوە ئێستا قۆنا ئێمە لە قۆناغێکی خراپین کە ئێستا من نەدێشت قسەکەت بۆ تەواکەم. ئێمە قۆناغێک ئەم میدیایە کە دروست بوو ڕۆڵێکی زۆر باشی گەڕا زۆربەی ئەو ڕۆژنامەنووسە باشانەی کە ئێستا لە کەناڵەکان ئیشەکەن بەشێکی زۆریان دەرچووی ئەم مەدرسەیەن، ینی ئەوەی کە ئاهێکی تایە کە ئەتوانێت ئیشکاتی ئەتوانێت ڕوئیای هەبێت ئەتوانێت خوێندنەوەی هەبێت. بەڵام ئەم میدیایە گوشارێکی زۆری خراە سەر ئێستا بە تایبەتی ئەگەر بێم بۆی کە زۆر کاتی برادرانی تر نەگرم ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر خراپژین لە قۆناغێکژین کە لە هەردوو ئیدارەی ئەوەی کارپیان ناخۆش بڵین سەوز و زەرد گوشارێکی زۆر لەسەر میدیا هەیە و هاوکاریکردنی میدیاکان زۆر کەم بۆتەوە ئەوە تەنانەت هەڕەشە و گوڕەشە لەو کۆمپانیانەشەکەن کە جۆرێک هاوکاری و ڕێکلامە دەن بەم کۆمپانیانەوە دروستبوونێکی کەناڵێکی زۆری حیزبی دروست بووە و لەشکرێک لە ڕۆژنامەنووسی ئەوەی کە ئیشی هەبێت ڕۆژنامەنووس بێ لە سندیکەکانە کۆ کراونەتەوە کە ئاڵەن حدودی من نازانم ئەندامی سندیکانی بەڵام بڵێن حدودی 10,000 ڕۆژنامەنووس هەوی بۆ کراوە و پێناسی بۆ کراوە و سندیکایە کە بەڕاستی نەیتوانیوە لە کاتی خۆی و تەوقیتی خوا هەڵبژاردن بکات خۆی نوێکاتەوە. من نازانم ینی لە دۆخێکی وا کە تا ئێستا بەریەکەوتن هەیە تا ئێستا دوو لەشکرەیە تا ئێستا دوو ئاسایش و پۆلیسیە تا ئێستا داهاتی وڵات دیارنیە تا ئێستا حکومەت تشکیلەکرێ و بودجە دیاری ناکرێت هەموو شتەکان بۆ بە مەزاج. من ناتوانم لە دۆخی وا پێت بڵێم کە میدیا ئەتوانێت پێشکەوێ پێت بڵێم کە میدیا ئەتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی بژێڕێ چکە بەعام دۆخە سیاسەکە دۆخە کۆمەڵاتیەکە شێواوە جاوەڵاکە کەمال ئەوە لە بەشی دووەمیا دێمە سەری ڕاستیەکەی هەوڵەیەن میدیا دانەبڕین وەکۆی کە دایان بڕیوە لە ژینگە گشتیەکە ئەیهێنینەوە ناو ژینگە گشتیەکە بڵام بزانین هەر بەڕاستی چی پێکرێت لەو ژینگە گشتیە بەس بە دڵنیاییەوە دێمەوەلات. کاک کوریا حەمەتایر ئێوە لە میدیای کوردیا ئیشتان کردووە ماوەیەکی باش ئەزانم لە هەندێک لە میدیا معتەبەرەکانە بوون ڕاستیەکەی ئێستش دوورن لە سویدن لە نازانم کاری ڕۆژنامەگەریەکەنیان نا بەڵام لە چوارچەوەی ئەوەی کە بە پێڵێن مەسەلەن ڕۆڵ و بەرپرسیارەتی مەسئولیەتی میدیایی
ئێستا کە ئێوە لە دوورەوە سەیری میدیای کوردیەکەن چۆنەی بینن؟ لە ڕاستیە وەکو کاکەماڵ و نەزاکەتخانیش باسییان کرد دۆخێکی شێواوە، بەڵام بۆی لەوە تێبگەی ئەگەر تۆ سەیری مێژووی میدیای کوردی بکەی، میدیای کوردی لە سەردەمی یەکەم ڕۆژنامەی کوردیەوە هەتاکو سەردەمی ڕاپەڕین بە تایبەتی لە باشووری کوردستان دوو جۆر میدیامانە بوو. میدیایەکە بۆ لەسەر ژێردەسەڵاتی دەوڵەتی داگیرکەری عێراقا بووە، پەیامێکی هەبووە، میدیایەکی پروپاگەندەی بوو. میدیای دووەم میدیای حیزبە کوردیەکان بووە لە شاخ، میدیای شۆڕژگێڕی بووە. لە دوای ڕاپەڕین کە یەکەم ئەزموونی حکومڕانی کوردی و دەوڵەتی کوردی بنیادەنرێ، میدیای حیزبی دروستە بێ، حیزبەکان دەسەگرن بە میدیای پروپاگەندە بەردەوامە بێ هەتاکو ڕۆژەی هاوڵاتی درود دەرەچێت کە ئەو کاتێ اینجا ڕۆژنامەیەک دروستە بێ کە ئیشی ڕۆژنامەوانیەکە. ئیشی ڕۆژنامەوانی چییە؟ بە دوواداچوون و هەواڵگەیاندن و بنکۆڵکاریە، پەردە هەرماڵینە لەسەر خراپبەکارهێنانی دەسەڵات. ئەوەی ئێستا هەیە، ئەوەی ئێستا لە کوردستان هەیە کە دۆخێکی شێواوە، گەڕانەوەیە بۆ میدایەتی 92-93 ئەوانە کە ئەوەی من عادەتەن ئەڵێم ئەوانە دەستگای ڕاگەاندن نین لە کوردستان، دەستگای پروپاگەندەن، ئیشی پروپاگەندەیی ئەکەن، ئیشی ڕۆژنامەوانی ناکەن. یعنی ئەوەی کە هەیە لە دنیای ترا، مەسەلەن لە وڵاتی بوو سوید، بەشی ئەو ڕۆژنامە نووسانەی کە ئیشی بیرروڕا و دروستکردنی ڕای گشتیەکەن لە میدیاکان هەموو ئەویان هەیە، کەوتارنووس ئەویان هەیە. گیان ئەمانە بە باگراوندێکی ئایدۆلۆژی دیاریکرا و ئارگومنتەکەن، دیفاع لە ڕەیەکەن، ڕووداوەکانی ڕۆژە لەسەندێنن. ئەمانەیشی ڕۆژنامە نووسی ناکەن، ئیشی بیرروڕاکەن. ئەوانەی کە ئیشی هەواڵەکەن، ئیشی بەدواداچوونەکەن، ئەو ڕۆژنامە نووسانە جیاوازن. ئەوانە ڕەیان نیە لە هیچ موقع، لە هیچ داوێکی سیاسیە هیچ کەسێک لەوان نبینی هەڵوێستیان هەڵوێست دەرنابرن. ئەوان بەسیشی ڕۆژنامە نووسیەکەن، یعنی ئیشەکە دابش کراوە، تا ئێمە ئیشەکە دابش نەکراوە. یعنی منەکرێ بەرپرسی بەشی هەواڵ لە ڕۆژنامەیەک لە تەلەڤیزیۆنێک بێم هوتاک کێشم، ئەبم بە چالاکوان، یعنی دۆشاو تێکەڵەکەین. بۆیە میدیاکە ئەگەرێتەوە بۆ دۆخی پروپاگەندە، دۆخی ئەوەی متمانەی بینێ. من ئەگەر بەرپرسی بەشی هەواڵ لە ڕۆژنامەیەکە هاتم هوتافم کێشا، هاتم هەڵوێستم دەربڕی، ناتوانم بڕۆم چاوپێکەوتن بکەم، هەواڵێک دروست بکەم، چاوپێکەوتن لەگەڵ کەسێک بکەم کە متمانەی پێم نییە، چونکە وەزانێ من هەڵوێستم وەرگرتووە، من لەو بەرەکەی ترم. خەلەی میدیای کوردی خەلەلەکە لەوایە کە هەڵەکە لەوایە بۆ بە دەستگای پروپاگەندە. کاگوریا ئەم قسێت لێ وەرەگرم، ڕاستیەکەی دەستگای پروپاگەندەت لێ وەرەگرم و با بڵێن ئەم وەسفا ئەخەمە سەر ئەو میدیانەی کە باسان کرد، بەڵام باسی هاوڵاتیت کرد. ئێستا ئامراز هەیە بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێ، بەستم میدیایەکی وەکو هاوڵاتیە، یان هەر ئەو میدیانەی دیکەش کە بە دڵنیاییەوە ئەکرێ وەکو درێژکراوی هاوڵاتی میدیای معتەبەر و باش بوو بن. ئێستا ئامراز هەیە، سۆشیال میدیا هەیە و کولفەکەیشی کەمە. خۆ ئەگەر ڕۆژنامەوانی باشمان هەیە و ئێمە خاوەنی هاوڵاتی و هاوڵاتیەکانی دیکە بووین، بۆ ئێستا ناتوانینەوە ئامرازانە کە کولفەشیان کەمترە بەکاربێنین بۆی ببین بە خاوەنی ئەو میدیا معتەبەرە، واز لە میدیا پروپاگەندەیەکە بێنین بیخێنە سوچێکەوە. بەڵێ کاکەمال باسی شتێکی کرد کە دادپەروەری نییە، دەسەڵات بە جۆرێک لە جۆرەکان دۆخێکی دروست کردووە، دادپەروەری لە بەدەستێنانی ئەوە سەرچاوەی داهات نییە. وەکو تۆ وتت هەرچەند کولفەکەی کەمە، بەڵام کێشەیەکی ترمان ئێمە کێشەی بازاڕمانەیە. لە وڵاتانی کە خەڵک بۆ خۆی ڕۆژنامە دەکرێت پارە دەدا، ئەوە ئابوونەی هەیە. بەشێکی زۆری داهاتی ڕۆژنامەکانی دنیا هێشتا شخەڵکن. لای ئێمە جگە لە دەسەڵات ئێمە خەڵکەکەشمان هەر، یعنی خەڵکی ئێمە تینووی کاری سەحافە نیە، تینووی کاری پروپاگەندەیە، کڕیاری کارەکانی. باەک منەوە بۆ باسکەم، نەکەرەوە کێشێر میدیا، مەسە کێشەی هونەری کوردی. مەسەلەن ئێستا وەرە هونەرمەندێکی کورد بێنە کرێچی بێ، کێشەی نەبێ، مقابلەیەکی بکەڵێ کرێچیمە و حاڵەتان نابینین. یەک دنیا کۆمنتە نووسرەیە بۆ خەڵک ئەم هونەرمەندە حکومەت ئاوری لێ ناداتەوە. کاکە لە هیچ کوێی دنیاە حکومەت ئاور لە هونەرمەند ناداتەوە، خەڵک ئاوری لێداتەوە. خەڵکی ئێمە ئەوەی بڵێم مەسەلەن نایەت بچێت 5,000 بدا سەیری شانۆیەک بکات، نایە سیدەکەی کابرا گۆرانی وتووە، سیدەکەی نووسەی ئەسلی ناکرێت، نووسەی عادیەکە یەکرێ، کۆپیەکە یەکرێت کە داهاتەکەی بۆ هونەرمەندەکە نییە. ئەی نەنشێت، یعنی ئەو جۆرەمە لە بازارمان، لە بازارکردن کۆڵەوارین،
یعنی نامێ بڵێم خەتای خەڵکە خەتای دەستگای میدیای کوردی بەشی بە بازارکردنمان نەبووە و سەرکەوتوو نابین هەر چاومان لە دەستی ئەوەی پارەمان بەنیە یعنی دەسەڵاتیش ئەوەی نایە چونکە دەسەڵات پروپاگەندەی ئەوێ ڕوونە دواتر ئێستا ئێمە سەر شتێ ناوێنێم سۆسیۆلۆژیای میدیا ڕاستیەکەی و دەست و پەنجە نەرمکردنی میدیا و مجتەمع لەگەڵ یەکتریە و بە تایبەتیش لەگەڵ سیاسەتا لینکێکی بۆ بەستمەوانێ دێینەوە سەری دکتۆرە خۆ دوابزام هەم لە بەکالۆرۆس هەم لە ماستەرە مەسلەی سۆسیۆلۆژیای میدیا خۆت پێ دووتومەتەوە بۆیە پێم وا بێت تەلێبەیەکی زیرەکەم لەوەیە باسی بێناسنامەیەکەت کرد لە میدیای کوردیە ئەم بێناسنامەیە خودیە یان بابەتی بغەدر لە میدیا ناکەین ئێمە دامان بڕاندووە لە ژینگە گشتیەکە و بارمان کردووە بە دنیای مەسئولیەت بەڵام بیرمان چۆتەوە ڕاستیەکەی زەختێکی زۆریش لە ڕێگەی ژینگە گشتیەکەەوە جا بە سیاسەتیشەوە ڕاستیەکەی لەسەر میدیا هەیە و ناتوانێت ناسنامێکی دیاریکراو بۆ خۆی بدۆزێتەوە ناتوانێت بە کاری ڕۆژنامەوانی خۆی لە چوارچەوەی ژینگەیەکی تەندروستی کاری ڕۆژنامەوانیا بکە لە ڕووی قانونیەوە بێ لە ڕووی دەستخستنی زانیاریەوە بێ و هەموو پرسەکانی دیکەش دەست خۆش بێ زۆر نووسیەوە بۆم باس بکە پێشەوە وەڵام بەمەوە یارەشتەکانە و بینیوم لە چۆرەکە بەڕاستی ینی بە حکمی ئەو تەمەنەم کە لە میدیا بەسەرم بردووە چ ڕۆژنامە نووس بوو بم چێ لە زانکۆ ئۆڕ و ئەکادمی بوو بم و توێژینەوەشم لە خوێندنی میدیایم لە دەرەوەی وڵات و توێژینەوەکانم هەمووی لەسەر میدیای وڵاتان بووە و بە حکمی ئەوەش کە هەر ئیشێکم کردبێ لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەر لینکی لەگەڵ میدیا هەبووە لە هەر شوێنێک ئیشم کردبێ ڕێگە بە خۆمەدەم ینی پەنجە لەسەر هەندێک شتی میدیای کوردی بڵێم کە ئێمە بەڕاستی ڕێزم بۆ کاکەمال کە لە سەحافا بەڕاستی ئەزمموی سەحافەی ئەو مامۆستای ئێمە بووە بەڵام ئێمە یەکشت لە ئەنی فێر بووین هەموو شتەکانمان لە وڵاتە هەرچی شتێک دێتە بەردەستمان ئەیگەڕێنینەوە بۆ دەسەڵات و خۆمانی لێ بێبەرەکەین من لێرە داکوکی کەرێک نیم لە دەسەڵات بەڵام باوەڕتان هەبێ ئەوەی کە نایە لە میدیای کوردی ڕێکەوێ خاوەن میدیاکانن لە مەرێمە ئەوانن کە بە جۆرێ لە جۆرەکان بزنس و بەرژەوەندیان لەم ژینگە شپرزەی میدیای هەیە چونکە من بۆ خۆم لە سندیکا لە چەند وەکو پسپۆرت چەندین پرۆژە ئامادە کراوە بۆ ڕێکخستنی میدیا بۆ ڕێکخستنی سۆشیال میدیا بۆ دروستکردنی بۆردێک خاوەنێک بۆ میدیاسە خاوەنی نییە میدیا لە مارێمە ئەوانەی کە ڕەخنە ئەگرن لەوەی کە دەسەڵات مەبەستم لە کاکەمال نییە خەڵکانێکی تر ئەنی خەڵکی ئەوانەی کە ئێستا بە جۆرێ لە جۆرەکان لەم ژینگە شپرزە میدیای مستەفیدن ئەمانە وەکو چۆن ئینگلیزە لەسکەی هۆڵدەرن ئەمانە ڕێگرن لە بەردەم ڕێخستنی میدیا پێش دەسەڵات چونکە پرۆژەکە کە ئەچێتە بۆ منە سۆشیال میدیایە کە لە پەرلەمانە باسی ڕێخستنی سۆشیال میدیا کرا دنیایان تەقاندەوە ترسەکە چییە کۆت و بەندکردن نە سەردەمی کۆت و بەندکردن تێپەڕیوە چونکە سەردەمی تەکنەلۆجیایە ئاسان نییە ئەو وڵاتانش کە لەو پەڕی دیکتاتۆریەتیان لە جیهانە ئێستا گیرۆدەن بۆی ناتوانن کۆت و بەندکەن ئێمە بەڕاستی لە کۆمەڵە لە گرفتەکانی تری پلاتفۆرم و ئەوانە ئەمڕۆ خۆمان ئەوانەی ڕۆژنامە نووسین و خاوەن میدیاین و لە ناو ژینگەی میدیا بزنسێکمان بۆ خۆمان دۆزیوەتەوە ناهێڵین میدیا ڕێکخرێ و بربەستین لە بەرەوەی بەشێک ناڵێ مەموو کەسێک با ئەوەش بۆ باسکەم یعنی ئێمە کە ئەڵێن میدیای کوردی ناسنامەینێ جارێ ناسنامە من لەگەڵتان بە سیستم ڕێکەخرێ میدیای کوردی ئێستا بە ئیزافەی کۆمەڵێک کۆدی ئیتیکی چارەسەری زۆر لە کێشەکانی بێ یاساکانمان هەیە بە شێوەنە کۆدی ئیتیکی و بەرپرسیارەتی دانێ بۆ میدیای کوردی میدیای کوردی ئێستا گرفتەکەی ئەوەیە بەرپرسیار نییە یعنی هەواڵێک بڵاو ئەکاتەوە نایەڵێ نازانێ ینی ناڵێ ئەم هەواڵە چ کاریگەریەکی سایکۆلۆژی پەروەردەیی ئابووری لەسەر کۆمەڵگەکە هەیە گرنگ ئەوەیە ئەم کاپەیجە کاکەی خاوەن پەیجە ئەم دادەی خاوەن هەواڵە
لایک و ڤیوەیەکی زۆری بۆ بڕوا پەیجەکەی بڕواتە پێشەوە هەواڵەکەی بڕواتە پێشەوە سبەینێ لە ئەم پەیجەی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی شخصیا لە ڕووی بیبا یعنی من ئەمە بەڕێزت دەزانی من لە زانکۆشتم پێوە مۆدیلەکانی میدیا کتێب بوو و ئەو کتێبەی کە من دامناوە لە مۆدیلەکانی میدیای خۆم نییە خوێندنی ئەزمموی دەرەوە بۆم دەرکەوتووە و ئەمەش نەک من بۆم دەرکەوتووە هەرواشە دووسێ سیستمی میدیایمان هەیە یا حکومیە یا بازرگانیە خزمەتگوزاری گشتیەوەی کە کاکەماڵەڵێ لە وڵاتانە بەڵێ وەکو ئەو کارەبا پارەی بۆ کۆکرێتەوە بەڵام لێرە لە ناو میدیای کوردیە ئەمە نادۆزیتەوە بە هەموو شێوە میدیا خۆی بۆ خۆی دروست ناکات دکتۆر من یە ئەمە ئەڵێم بۆ ڕۆژ ئێڵێم من لەو ڕۆژە ئەترسم خۆری میدیای حیزبی لە وڵاتە ئاوا بێت بەڕاستی تا ئێستش ئەو میدیایانەی کە حیزبێکی دیار مؤسسەیەکی دیار لە پشتیەوەیەتی بەرپرسرە لە میدیا بێدەم و چاو بێدایک و باوکەکان بەس هیچ ئەزانی بۆچی ئەلامیش جێبەجێ ناکات دکتۆرە من ئەزانم بۆچی تۆ ئەزانم چیەڵیت لە چوارچەوەی بەرپرسیارەتی میدیاییە ئەزانی بۆچی جێبەجێ ناکا میدیای حزبی ئەزانم من باسی ئەوە بۆ بەرژەوەندی گشتی بۆ خەڵک کوا جێبەجێکردنی لە ڕووی کۆدی بەرپرسیارەتی وڵم بلا بەر ئەوەی ئەو حیزبە گەورە بەس نییە ئەو حیزبە گەورە بێ یا بچووک من باسیەک حیزب ناکەم بچووکە یا گەورە یان ئەو کەسەی خاوەنی ئەو میدیای و دیارە من خاوەنی کەناڵێکم دیارم باشتر بەرپرسم لەوەی خۆم بە جۆرە لە جۆرەکان بۆ نمونە حیزبێکی ئیسلامیە هەر چۆنێک بێت نایەوێت شەقامی ئیسلامی لێ بوو ڕژە شتێک بڵاوکاتەوە حیزبێکی خاوەندە سەڵاتە بە جۆرێک بەرپرسیارەتی هەڵەگرێت نایەوێت ئەو شتە بڵاو کاتەوە دواتر لەسەر حیزبەکەی بکەوێ بەڵام ئێمە چی بکەین لەو میدیانەی نازانی کێ دەعمیەکە ڕەنگە من مدیری بم دکتۆر نەزاکەت مدیرەتی بەس فەندەکە لەکوێ دێت نازانی ئیش بۆ کێەکات بۆیە ئەوانەی کە بەم شو فۆرمە میدیاییشەکەن حەز ناکەن میدیای کوردی ڕێک بخرێ بەڵام من لە کۆی هەموو ئەوانە ئەڵێم ئەرکی حکومەت و پەرلەمانە میدیای کوردی ڕێکخا کێ مستەفیدە و کێ مستەفید نییە لە خاوەن میدیا نابێت لە بەرچاو بگرین ئەبێ بڵێن هاوڵاتی وە نیشتمان مستەفید بێت ئەمە بخەینە پێش ئەو باشە ئەتوانی بڵێ دەستی سیاست لە میدیای کوردستانیان نییە بە دڵنیاییەوە ناتوانم کاریگەری سیاسیەکەش ناتوانم پرسی میدیا ئێستا تا ڕادێ بۆتە پرسێکی سیاسی لە هەرێمش ینی بەشێکی پرسەکە کاریگەریەکەشی ئەرێنی نەبووە ئەوە ئەبێ ڕەهندەکانی لێک بینەوە لە چیۆ ئەرێنی بۆ لە ئێستا بۆ منە ئازادی ڕادەربڕین لە هەرێما لە زۆر ڕۆ ئەرێنیە لە زۆر ڕۆشە نەرێنی دروست کردو بەشێ لە فەوزا لە هەرێمی کوردستانە بەهۆی ئازادی ڕادەربڕینی ئەو یاسایە بوو کە بەڕاستی ئێمە سیستمی میدیاکەمان حیزبیە یاساکەمان یاسای فەڕەنسی تەبەنیمان کردووە یاسای لیبراڵیمان تەبەنی کردووە ناکرێ یاساکە و لیبراڵی بێ و سیستم و حیزبی بێ نابێ یاساکە و لیبراڵی بێ و لە میدیاکەش و میدیای بازرگانی بێ لای خەڵکێکی ئەبێ سیستمەکە بگۆڕی وەنیە ئەبێ دەستکای سیستمەکەی میدیا کێ نایکە ئەبێ حکومەت و پەرلەمان بیکە سیاست حکومەتە و پەرلەمان من ناڵم سیاست بەس ئەبێ بەڵێ ئەرکی حکومەتە ڕێکی کێ مستەفیدە کێ مستەفید نییە و مشکلە نییە ڕوونە سواس دەکەم کاک کەمال ئەکرێت میدیا لە ژینگە گشتیەکەدا ببڕینوە بار بکرێت بەم هەموو ڕەخنەیە ڕاستیەکەی قسێکی جان یەک قسەی تر هەیە خوا تۆ بە ئەزمونیت حەزەکەم جوابت وەرگرم میدیا بە هەوەسی میدیای بەڕێواچێ لە کوردستانیان بە هەوەسی سیاسی من زۆر خۆشحاڵم کە دکتۆر نەزاکات بە سەراحەت قسەی دڵی خۆی کرد ینی من تێگەم لە هەموو ئەو قسانی کە جەنابی کردی من لە کۆبوونەوە حیزبەکانە کە گوێمان لێ بووە هەمان قسەی بەرپرسە باڵاکانی حیزبەکانن ینی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستانە نەگەر نەیشارینەوە ئەزانی کاک ڕەنج تۆ پێم بڵێ چەند تەلەڤیزۆنی خەڵکی ئەهلی و مەدەنی بێ کە باسی خاوەندارەتێکە ئێمە یەک تەلەڤیزۆنمان نییە کە هی خەڵک بێ هی خەڵکی خاوەندارەتی بکە هەموو یاهی حیزبە یاهی کەسی یەکەم و دووەمی حیزبە یەک تەلەڤیزۆنمان نییە ئەمە وازە تەلەڤیزۆن بێنە یەک ڕۆژنامە و گۆڤارمان نییە بەغێری هاوڵاتی کە لەم بەینا لەبەر بێپارەی داخستووە یەک ڕۆژنامە و گۆڤارمان نییە کە پەیپەر بێ یا حیزبە یاهی کەسی یەکەم و دووەمی حیزبە باشە هەنی بۆچی ئەم سێ چوار کەناڵی کە ماوەتەوە نووزەیەەکە
ئەیش بە تایبەتی لە مەنتیقەی سلێمانیە بۆ ئەمە دنیای تێگاوە لەکوێ ئەمەی دنیای تێگاوە ئەو قوتەی لەکوێ بوو بە پارەی کە بتوانێت ئەم فەزایە ناخراپ و ناچیزەیە دروست کات ئەی ئەو دەستگا ڕاگە یعنی جۆرێک ئەمەی کە دکتۆر نزاکەت ئەڵێ شەرعێتەیە بەدزی و تاڵانی حیزبەکان ئەڵێ ئەوان با هەبن پارەکانی حیزب لەکوێ پاری لەکوێ بوو ئەگەر گەندەڵینەکە ئەگەر ئەخر حیزب پاری لەکوێ بوو کەناڵێک بەڕێوە بەرێت کاکەمال باس ئەو شەرعیەتی نەیە لە چوارچێوەی بەرپرسیارەتیە ڕاستیەکەی لە چوارچێوەی بەرپرسیارەتیە باسی کردوتی ئەوەی من ئەیبینم ڕێی خۆی وێت من زۆر بەسەراحەت قساکەم وە ئەزمونم ئەوەنە هەیە کە ئەزام ئەلم چی کاکە ئەو کەناڵانی کە ناڕەسمین ئەو کەناڵانی کە شەڕجنیەوەکەن ئەو کەناڵێک ئەوانش حیزبین من ڕەنگە تاکەتاکێکی خەڵکی مەدەنی تیابێکە خەڵکێکی ناچیزە بێ خەڵکێک بێکە ڕۆژنامەنووس نەبێ لە ئەساسەوە حسی ڕۆژنامەنووسی نەبێ شتێکی وا بکات بەڵام کاکە کەناڵ بە پاراچێ بەڕێوە دەستگای ڕاگەیان بە پاراچێ بەڕێوە من دەستگاکی خۆم پێ بەڕێوە ناچێ بە قەرز و قۆڵە بەڕێوەی بەرم بە ڕێکلامی پارانەوەی ئەو بەڕێوە بەرم ناتوان دوو کەناڵی سێبەریشتمە بێ ئەوە حیزبە کەناڵی سێبەری هەیە اینجا باسی لەوا کاکاڵی ئەوانە مەوزونترن کە دەستگای حیزبین من مانشێتەکانی سەردەمی شەڕی ناوخۆ کە ئێستا شەرمەکەم ئەلێراکو ڕۆژنامەنووس باسیکەم چیان بێتی کردووە کامەیە ئەو ئیشە جوانانی کە کەناڵی حیزبی کردوێتی لە کاتی گژی و ئاڵۆزیەکانە ئەوەنەی کە ئەوان ئاگریش ناوخۆیان شەڕی ناوخۆیان گەرم کردووە هیچ کاتێک میدیای ئەهلی دەستی بۆ نەبردووە هەمیشار ساڕێژی برینی کردووە ئەوە کەناڵی حیزبیە کە ئایدۆلۆژیەکان بەرێکەکەەوە مەساڵحی حیزبەکان بەرێکەوەن لە هەموو کەسێ دەمی پیسترا من نازانم ئەم تێڕوانینەی دکتۆر نزاکەت لەکوێ ناوێتی ئادی وەرە ماشێتێکی خۆمە پێ بڵێ لە سەدەمی هاوڵاتیەوە کە من سەرنووسەرم ماشێتێکی ئاێرم پێ بڵێ کە سوبێکی ناشینی بازارانی قسەی کردوێ بەس کاکەمال لەوە چ لەم ئەخیریان نمونەی هەندێک نمونەی خراپی کاری میدیایمان هەبوو بێ کاکەمال دوو پرس هەیە یەکەمیان بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئەمە قسێکی دیاری کراوە دووەمیان بەرژەوەندی کۆمەڵایەتی بەرژەوەندی گشتی کە ئیشی میدیایە لە چوارچەوەی کارە میدیایەکانە ئیشی لەسەر بکە ئەزانی گرفتەکە چییە تێڕوانینێکی دیاری کراو تەنها بەرپرسیاریتە کۆمەڵایەتیەکە ئەبینێەوە پێی وایە میدیایی با بڵێن حزبی ئەتوانێ ئەمە جێبەجێ بکە ئەوەی دیکەیشیان بەرپرسیارێت لەوە ئەچێ بە تێگەیشتنەکەی دکتۆرە نەزاکەت بەرپرسیارێتە کۆمەڵایەتیەکە نابینێ تەنها خەریکی ئەوەی ئەو پێی وایە کاری میدیاییە ساڵی واز بێنە لۆ قسانە ساڵی 2000 من دەستمان بە ڕۆژنامەی هاوڵاتی کردووە من خۆم ڕۆڵم بینیوە چوم جەریدەی کوردستانی نوێم بردۆ بۆ هەولێر خەبات و براتمینەوە بۆی لەبەرەوەی کە ئەو سەردەمەی دوو ئیدارەی بوو پێچێتی پارتی ئیزنیاندا ڕۆژنامەکانی حیزبی بەعز لە هەولێر سلێمانی بفرۆشێ ئیزنیان نایە ڕۆژنامەکانی یەکتری بفرۆشێ ئێمە ڕۆڵەمان بینیوە ئێمە خێمەمان ئەڵڵاوە لە پیرەر بۆی کە ئاشتی دروستکەین من بۆ خۆم چەندین جار شاندی ئاشتی بووم لە بینی لایەنە سیاسەکان لە بینی ئینجا من ئەو قسێم لە تۆوێ کاکەمال ئەو قسێم لە تۆوێ ئێستا هەموو دەمەکان هەموو ڕەخنەکان کاکەمال هەموو ڕەخنەکان بەرامبەر بە میدیان بەڵام لە ئەخیرا کە سەیریەکەی ئەوە ژینگەکەی وای لە میدیا کردووە بەم شێوەیە کار بکات ئەو بەرامبەر بە میدیای ئەهلیە ئەو هەمووی بەرامبەر بە میدیای ئەهلیە پێڵێ ئەڵێوانیان پارەکانیان لەکوێ بوو کام پارە ئێمە کەناڵی گەورەمان هەیە کە ملیۆنەها دۆلاری تا خەرجەکرێ کەناڵی گەورەمان هەیە کە لە تورکیاوە کارمەندمان بۆ هێنابێ و ڕۆژنامەنووسمان بۆ هێنابێ ئەوەی کە ئێمە خەرجەکەین لە کەناڵێکی وەکو لەزگایکی گوشتاپرێز موچەی دوو مۆزەفی کەناڵەکانی ڕاگەاندن نییە باش دێمە وڵات کاک کەمال بە دڵنیاییەوە کاگوریا گفتوگۆکە گەرم بوو یەک شتم پێ بڵێ لە ئەوروپا مەسلەی تێکەڵەی سیاست و میدیا چۆن ڕێکخراوە ڕاستیەکەی لە کوردستانە ئاراستەکردنێکی دیاریکراوی بە دڵنیاییەوە سیاسی هەیە بۆ میدیا لە ئەوروپا چۆنەی بینی لەوێ چۆنە ئەگەر مەبەستەوە بێ حزبە سیاسەکانی ئەوروپا نە تەلەڤیزیۆنیان نە ڕۆژنامە ڕەنگە جاروبار بەیانێکی حزبی ناوخۆییان هەبێ بۆ ئەندامەکانی خۆیان بەڵام ڕۆژنامەکانی ئەوروپا وەکو پێشتریش باسم کرد خەڵک دەیکرێ سەرچاوەی داهاتیان ئەوەی دکتۆرە نەزاکەت باسی کرد ئەوەی کە لە کوردستان پێوترا میدیای ئەهلی میدیای بازرگانیە کە خەڵک دەیکڕێ یعنی حزب تەداخل ناکە بەڵام ڕۆژنامەکان سەربەخۆن بەڵام بێلایەن نین ڕۆژنامەکان مەسەلەن بە چ معنایەک بەڵێ
بابەت باسکەم پێشتر باسم کرد کە دوو بەشەیە لە ڕۆژنامە لە دەستگاکانی ڕاگەن بەشی بیر و ڕادروستکردن ئەم بەشەیان بێلایەن نییە بەشی ڕۆژنامەوانی و بنکۆڵکاری و بەدواداچوون ئەوەیان ئیشی ڕۆژنامەوانیەکە بابەتیانە کار دەکات ڕەبتی بە نە ئایدۆلۆژیا و نە بە حیزب بوونە بە ئەوە نییە بەشی بیر و ڕاکە ئەمەیان بێلایەن نییە مەسەلەن ڕۆژنامە هەیە مەسەلەن تەییدی بیری چەپەکات ڕۆژنامەی بیری لیبرالیزم تەیید دەکات هەشە مەسەل محافزکارە ئەمانە باسی پرسی ڕۆژەکەن لە ڕوانگەی بیری بۆ نمونە لیبرالیزمەوە جاری وایە لە سوید بۆ نمونە دوو حزبمان هەیە لیبراڵینێکیان هەر ناویشی حزبی لیبراڵە ئەم حزبە لەگەر ڕۆژنامەی لیبراڵە کە ڕۆژنامەیەکیە ڕۆژنامەیەکی لیبرالیە هیچ ڕبتێکی ئۆرگانیان نییە نە ساحیب نە لە مێژووە نە لە کۆندا نە لە تازەیە قەت ساحیبی ئەم جەریدە نەبوون ڕەتیان نەبوو بەیەکەوە جاری وا هەیە مەسەلەن حزبی لیبراڵەکان لە بەروی حزبێکی بچووکە تەنازوولە کاچێتە حکومەتەوە کەچێتە حکومەتەوە ناچارە تەنازوول کرد هەندێک پرینسیپی لیبرال بکە بۆەوەی بچێتە وەزارەت وەرگریە هەندێک لە بەرنامەکانی تێبەجێ بکە جەریدەی ڕۆژنامەی لیبراڵەکە ڕەخنەی لێ دەگرێت نەکەوەی تێیدا پاسایی بۆ بێنێتەوە بۆی پەردەپۆش بکە یعنی میدیاکە ڕەتی بە حزبەوە نییە حزب و سیاست تەداخلی میدیا ناکەن بۆ جۆرەی لە کوردستان هەیە يعني شتەکە هەر زۆر جیاوازە یعنی ئەو مۆدلەی لە کوردستان هەیە لێرە لە کۆنیشانە بوو جا تۆ پێم بڵێ ئەوەی ناودنا دەستگای پروپاگەندە ڕاستیەکەی ئەرکە میدیایەکەش جێبەجێەکە سەیری ژیانی خەڵکەکە لە کێشەیەکی دیاریکرا و گرفتێکی دیاریکراوە بێ ئیشی لە سەر بکە سەرباری تێگەیشتنە با بڵێن پروپاگەندەیە سیاسیەکەی بۆ کاری میدیایی جاروبارێکە بۆ ئەوەی پروپاگەندەی پێ بکە نەک بۆ ئەوەی مەسەلەن بۆ نمونە تەلەڤیزیۆنمان هەیە حزبێکی دیاریکراو تەییدەکەیان کەسایەتێک لەناو حزبێکی دیاریکراو تەییدەکە و تەمیلی مادیەکە دێت مەسەلەن لەو لە هەولێر یا لە سلێمانی لە ئاراستەی پێچەوانە مەسەلەن بەدۆداچوونەکەن و بن کۆڵکاریەکەن و هەردە لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵات و ئەوە هەڵدەماڵن نەک لەوەی کە بە زیانی حزبەکەی خۆی بێ بۆ یەکێوانە ئەگەر جیا بکرایەتەوە مەسەلەن تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان بەشی بیر و ڕاکەی پارە لە حزب وەرەگرێ قەیچێکە با لە ڕوانگەی ئایدۆلۆژیای ئەو حزبەوە هەڵسەنگاندن و چیکاری بۆ ڕووداوەکانی ڕۆژ بکە بەس ئەوانەی کە ئیشی هەواڵەکەن ئەوانەی بەدۆداچوونەکەن دابڕاو بن لەو پابەندی ئایدۆلۆژیە ڕوونە بۆ نمونە دەکرێت من ئەمڕۆ لەم دەستگایە بم ئیشی هەواڵەکەم کە بەشی ئیروڕاکەی بەشی ئەوەی ئایدۆلۆژیای مەسەن پارتی تێی دەکا بۆ من وەکو ڕۆژنامە نووس هیچ پێویست ناکا من تێیدی ئایدۆلۆژیای پارتی من هەواڵەکەم بۆیە دەکرێت ئاسایە من سبەینێ بڕۆم میدیای یەکێتی لە بەشی هەواڵەکەی یشکە وەکو ڕۆژنامە نووس ئێمە تاکو ئەو ئەرکە پارتی لێو قوبوڵەکانەیە یەکێتی ئەوە تاکو ئەو ئەرکە جیانەکەینەوە لە بینی ڕۆژنامە نووسی هەواڵ دروستکەر و بەدواداچوونکەر ڕوونە کۆڵکارکەر لەگەڵ ئەوەیە حتا ئەوە جیانەکەینەوە ئێمە هەردۆخەکە هەر 10 ساڵی کەش بینەوە قسە بکەین لەسەر ئەمان سپاس دەکەم کاتم کەماوە ڕاستیەکەی بێ هەندێک دەرفەت بین باسی سوۆسیال میدیاش بکەین دکتۆرە چونکە ناکرێ ئەم ژینگەی کە لە کوردستان لەباری ڕۆژنامەگەری و دروست بووە سوۆسیال میدیای لێ دەربکەی تۆ پێم بڵێ حەق نییە لەو ڕەخنانە هەندێک لەباری میدیاوە زیاتر ئاراستی سوۆسیال میدیا بکرێن نەک میدیا تەقلیدیە دیاری کراوەکە یان ئێمە لە کوردستان کە ڕەخناگرین یەکسەر لێن میدیای کوردی لە کاتێکە ڕاستیەکەی ئەوەی زۆر بە شمولی قساکە ناشکرێ بە شمولی بەو شێوە بەڵام جا تۆ پێم بڵێ کاریگەریەکەی سوۆسیال میدیا چیە من جارە پێشەوەی بچمە سەرەوە من پێم سێرە لێرە باسی میدیاکەین کاک کەمال چوو بۆ ناو حیزب و لە حیزبی شۆ چووە سەر پارتی و لە پارتیشەوە چووە ناو کۆبوونەوەکانی پارتی من لێرە وەکو دکتۆر نەزاکە داتم وەکو پسپۆرت وەکو سندیکاژ نەهاتم بۆی وەکو پسپۆرت قسە لەسەر شتەکان بکەم دیفاع لە هیچ شتێک ناکەم ئێستش دووبارەیەکەمەوە میدیای حیزبی لە ئێستادا بەرپرسترە لەو میدیا بێدایک و باوکو بێخاون و کە دیاری نییە فەندەکەی لای کێ دوو بە ئەزمموی 30 ساڵی خۆم ئیشم لە میدیا و لە میدیای حیزبی تریش و لە میدیای سەربەخۆش کردووە یان 6 ساڵە لە میدیای پارتیا ئیشەکەم ئەو ڕێنمایی و داواکاری و پرینسیپانە
دا ئەبەزێ بۆ میدیای پارتی کە بەرپرس بین بەرپرسمانەکە بەرامبەر خەڵک و هاوڵاتی و نیشتمان لە هیچ شوێنێکی تر نەبینی ئەرکە میدیایەکە نبینی بۆ ئەرکە میدیایەکەش باش دوو کەمال ئەڵێ میدیای ئەهلی من هێرشم نەکردوێتە سەر میدیای ئەهلی بەڵام بە سپۆڕی من قسەی ئێستەم نییە قسەی بەرنامەم ڕەنگە وەرگرنەوە لە 15 ساڵی ڕابردووە ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێ ئەوترێ میدیای ئەهلی هیچ پێناسێکی میدیای ئەهلینا میدیای ئەهلی بریتە لەوە لە وڵاتانە کە خەڵک پارەی بدات وە فەندەکە دیار بێ و بۆ خەڵک ئیش بکە وە خەڵک سپۆنسەری بێ ناکرێ من دکتۆر نەزاکەت پیجێک دانێم ڕۆژنامەیەک دانێم نەفەندم دیار بێ نەبزانم لەکوێ پارە وەرەگرم نەبزانم چێ دەعمەکە خۆشم ناومنێ میدیای ئەهلی لەسەر سوشال میدیا ئەمە یەک دوو باسی ئەوە کرێکەمی بەڵێ من ئەڵێم ئێستا حیزب هەیە حیزبەکان کەناڵیانێ و دەعمیشەکەن باشە و دیارە حیزبە ئیتر ئەم حیزبە لەکوێ پارەیەنە دیارە بەس ئەمەی کە پێ ئەوتێ میدیای ئەهلی و پیجی بێدایک و باوک و زەخم ئیشەکە ئەبێ خۆ ئەمەش سەرچاوەکەی دیار بێ بە کورتی دوای ئەوە بەنسبە سوشیال میدیاوە گرفتی سوشیال میدیا هەر گرفتی ئێمە نیە سوشیال میدیا زۆر لەوە قوڵترە کە ئێمە لێ سەیریەکەین سوشیال میدیا ئێستا جیهانێکە ئەو ئیداری تاکەکات ئێستا ئەلگۆریزمەکانی ناو سوشیال میدیا بە من و تۆ ئەڵێن چۆن بیرەکەیتەوە چۆن هەڵسو و کەوتەکەی پێشمان ئەڵێن دەنگ بەکی ئەدەی ئەمە بۆ تاکێک طبیعیە ئەگەر بکێتە ژێرم ئەکرێ میدیا بکەوێتە ژێر کاریگەری سوشیال میدیا من ئەمڕۆ توێژینەوەیەکم لە بەردەستا بوو موسسەیەک بوو پرسیارێکی بوو لە 1970 ڕۆژنامە نووس بوون ئەڵێ یەکەم سەرچاوەمان سوشیال میدیای کەواتە میدیا فعلیەکانیش کەوتونەتە ژێر کاریگەری سوشیال میدیا هیچ کاتێک تەبیعی نییە دۆچی ناتەبیعە سوشیال میدیا پێویستی چەندبارە بەڕێخستن هەیە وەک لە میدیاکانی تر لەبەر ئەوەی لە ناو سوشیال میدیا یەکێک لە پسپۆڕەکان ئەڵێت سوشیال خەیری ئینتەرنێت وا بوو عنی بە تعلیقەوە ئێڵێ کە جیهانێکی بۆ دروست کردوین خەڵکێ گەتوانێ نایاسایی و نادیار و نائیتیکی بۆستێ لە شوێنێکا و بۆ خۆی زانیاری و معریفە بڵاو کاتەوە ئێمە ئێستا لە سەردەمی نەک ئینفیجاری معلوماتین پسپۆڕان ئەڵێن ئێستا ئێمە لە سەردەمی ژەهراوی بوونی مێشکین چونکە زانیاریەکان مێشکیان ژەهراوی کردوین لەبەر ئەوەی بێبەها و بێبنەما و بەلێشا و بەرهەمیان لە ناو سوشیال میدیا کە ئەندێشە و مێشکی هاوڵاتیەکانی گونجاوە ئێمە محکمەی میدیا بکەین کەڵێ میدیا مەبەست میدیای تەقلیدیە وەکو ئەم تەلەڤیزۆنە بە تێڕوانینی سوشیال میدیای محکمەی بکەین لەبەر ئەوەی ئەمڕۆ بەشی زۆری میدیاکان چوونەتە ناو سوشیال میدیاشەوە تۆ لەوانەیە لە تەلەڤیزیۆنەکە تا زۆر ئیتیکی و کۆدی و بەرپرسی بجوڵیتەوە ئەبێ پیجەکە شروع بێ کە ئێستا من زۆر جار تەناقوزە بینم کەناڵ هەیە معتەبەر و دیار و خۆی زۆر بە ئیتیک و پرینسیبیشەکە بەڵام سوشیال میدیاکەی بۆیە تێکەڵی دروست بووە لە لێرە تێکەڵیەک لە نێوان میدیا و سوشیال میدیا دروست بووە بەڵام ئێمە ناکرێ محکومی سوشیال میدیا بکەین بە سوشیال میدیا چکە سوشیال میدیا لای هەموو کەسێکە بەڵام میدیا لای هەموو کەسێک نییە ئەم مؤسسەی ئێوە یاسایەکی هەیە ئیدارەیەکی هەیە پرینسیپێکی هەیە خاوەندارێتی لە پیجەکە شاڕنگ بڵێ بەڵام سوشیال میدیاکەی ئەوەی کە لە ناو سوشیال میدیا هەر کەس بۆ خۆیدا ئابازێ ئەوە تەبعا ئێستا زۆربەی ینی تا ئێستاش گیرروگرینەیە ینی جەدەل هەیە لەوەی کە ئایا ئەمە پێی بوترێ میدیایان نا چونکە ڕێی تۆ چییە وەڵام من ئەڵێم ئەگەر نەبوو بە موسسە مۆڵەتی وەرنەگرت میدیاکار ئیشیتیان نەکرد بە پرەنسیپە میدیاییەکان کاری میدیایی نەکرا پێی نەگوترێ میدیا ڕاست لای ئێمەوە بووەتە میدیا بچۆ لە وڵاتانی پێشکەوتووە زۆر کەم ئەبینی سوشیال میدیا بەم شێوەی ئێمە بکە سوشیال میدیا ئێستش لای خەڵکە ئەوروپی و خەڵکە ئەو وڵاتانەی کە میدیان ڕێکخراوە بە لە بوارە شخصیەکان ناخۆی بینێتەوە بوارە شخصیە کۆمەڵایەتیەکان یعنی ئێمە بۆتە سیاست ئێمە بۆتە شەڕ ئێمە بۆتە ململانێ ئێمە بۆتە بزنس ئێمە بۆتە هەموو شتێک لەبەرەوە بەڕاستی سوشیال میدیا من نامێ ئەو هەموو جارێ محکومی میدیا بە سوشیال میدیا سپاس دەکەم قسەیەکی باش نییەوە کا کەمال ڕاستیەکەی ئەمە بەردەوام محکمەی میدیاکەین خۆشمان وەکو میدیاکار محکمەی میدیاکەین تەنها لەبەرەوەی کۆمەڵێک سوشیال میدیا کە تا ئێستا ڕاستیەکەی پێدەچێت غەدر بکەین ئەگەر وەکو میدیا سەیریان بکەین
دانیشین دادگایی میدیا معتەبەرەکانەکەین کە خەریکی کاری میدیاین جا تۆ ڕاستیەکەی میدیاکاری هەردوو سەردەمەکەی پێشتریش و ئێستاش کاریگەریەکە لەکوایە و چۆن ئێمە بتوانین ئەم تەسیرە خراپە نەرێنیەی سۆشیال میدیا کللتوری سۆشیال میدیایی کەمکەینەوە لەسەر میدیای معتەبەر. کاکە ڕەنج من تێیدی ئەو قسەی دکتۆر نەزاکەتەکەم کاڵەیە ئەم میدیا بێدایک و باوکە ئەنی بەشێکە لەو دروستکردنی ئەو شپرزەی و خراپیکاری کە میدیاکاری پێوە ناشین کرێ. بەڵام من بۆ خۆم هیچ کاتێ ئەو دەستگایانەی کە بێدایک و باوکن و کەسێکی معنی لە پشتیانەوە نیە و مۆڵەتیان نیە من ئەوانە بە دەستگای ڕاگەیاندن نبینم. بەڵام سوسیال میدیا لە هەموو دنیا وایە کە هەموو ئەم بوارانەی تیا بواری کۆمەڵاتی تایە بواری زانستی تایە بواری فریدەرانەی تایە باری بازرگای هەموو لە هەموو دنیا وایە خۆ بەدەست من و تۆ نییە چکە ئەمە دەستگایکی ڕاگەیاندن نییە تا مۆڵەتی پێ بدرێ یا خاوەن کەسایەتێک بێ کە ئیتیکێکی دیاریکراوی ڕۆژنامەنووسی لە بەرچاو بگرێ کەسێکە و دەستگایکی شتێکی بۆ خۆی دروست کرد و یاری پێکە هەر ئامانجی دروستکردنی سوسیال میدیاش بۆ ئەم شێوازە بەس خراپە ببێ بە سەرچاوە بۆ میدیا خراپە ببێ بە مۆدل بۆ میدیا وەنیە ئێمە سێکە ئێمە هیچ کاتێک لە دەستگاکەی خۆمان هیچ کاتێک بابەتێکی دەستگایەکی یاڵبێن کەناڵێکی بێدایک و باوک ناکەینە سەرچاوە بۆ خۆمان ئەچین متابعەکەین وەریەگرین بەڵام ناکەینە سەرچاوە بۆ خۆمان ئیلان ئەبێ لە شوێنێکی معتەبەر وەرگیرێ. من بۆ خۆم پێم وایە ئەگەر حیزبەکان دەست لەم پەیجە دایک و بێواکانال گرن ئەوەش چارەسەرە بێ ئەوەش مڵکی حیزبەکانە کاکە ئەوە حیزب لە پشتێوێتی. من برادێکی هەر لە حیزبەکەی ئەو دکتۆر نەزاکەت پێی گوتم وتی کاکە جانجار چمەتە کۆبوون 1000 کەس بوون کە پەیجان هەبووە موچیان هەیە پارانە درێتی ئەوە خەڵکی مەدەنی ناتوانێت ئەمە بکات ئەوە حیزبە ینی هەری حیزبە بە حیزبە ئیسلامیەکانەوە بە کام حیزبە کە تۆڵێک کە کوژێت و کوژێ جابۆیە منیش باسم لە کاریگەری سیاست کرد لەسەر میدیا. کاکەمال تۆ پێم بڵێ تۆ پێت باشە کاری میدیایی لە ناو سۆشیال میدیا شارڕێک بکرێتەوە وەڵێم کاری میدیایی ناڵێم سۆشیال میدیا بێ خەڵکیش جای کاتەوە کام میدیای لە ناو سۆسیال میدیا میدیایکی معتەبەرە دوایە کە تۆ لە کەناڵێک دوسێ جار خەبەرت وەرگر ڕازدە نەچوو دوای تر خۆ ناچ کلیکی لەسەرکەی هەر بۆ ئەوەی کە ببێتە کەناڵێکی معتەبەری سۆسیال میدیایی ئەبێ هەواڵەکانی ئەو زانیارەی کە بڵایەکە تۆ زانیاری دروست بن ینی ناکرێت مەسەر هەمی فەید بێ ئەو کەناڵانی کە فەیکن ئەو کەناڵانی کە لەوێ کاکە ئێستا منی شتێکی ترت پێڵم کاگرانشکەمە زۆر سەیرە ئێستا لە ناو میدیاکانی یەک حیزبە پەلاماری یەکتریەدەن ئێستا حیزبەیە سێ چوار کەناڵی ئەم کەناڵانە دژی یەکتری ئیشەکە خۆ خەتای ئێمە نییە یعنی ئیتیهامی یەکتریەکان پەلاماری یەکتریەدەن زۆر حەز ناکەم ناو هیچ کەناڵێ ڕوونە بۆ دوای کە لە ناو ئەوە کاگوریا شایدە من بۆ خۆم دەورانێک بەیەک و ئیشمان کردەوە کاگوریاوانە یەک ڕۆژ لە ڕۆژان ئێمە وتمان فڵان کەس خەتی سوورە فڵان کەس نابێت شتی تا بڵاوکێتەوە یا ئامانجێکمان هەبووێ دقیق ئەوەیە ئێمە کەناڵی ئەهلین بەڵام سربەخۆنی دایمەن لە پشتی عەدالەتەوە بووین دایمەن لە پشتی مافی خەڵکەوە بووین یعنی سربەخۆ نەبووین لەمەیە جابا کات بم بە هاوڕێکەشت کاگوریا کاکەمال ڕاستیەکەی کاتم زۆر کەم ماوە سپاس دەکەم کاگوریا تۆ پێم بڵێ ڕاوەلایک لە ئەوروپا هەیە یان نا ئەمە یەک دوو سۆشیال میدیا لە ئەوروپاش سەری لە میدیا تێکگاوە یان نا ڕاستیەکەی میدیا ئازانێت چۆن تەعامل لەگەڵ سۆشیال میدیایەکە کاتیشم کەمە کاکرنج لە هەموو دنیا ڕاوەلایەکەیە بەڵام بە نوعی خۆی کێشەیەک لە کوردستان هەیە و لێرە نییە مەسەلەن لێرە ئەو دەستگا معتەبەرانەی کە ئیشی هەواڵ و دەستگای سەنگینن خۆیان ناخەنە ئاستی ئەوەی لە کوردستانی ئەو پەیج و شتانە مەسەر کاتی خۆشی لە سەردەمی زووە پێش سۆشیال میدیا میدیای زرد هەبوو شتێک هەبوو پیانەوت میدیای زرد کە ئەمەی سمتی کارداشیان و ئەوانە مثلا ئەو میدیانە ئەوەی کەیسە کچە مۆدێلەکە مثلا ئەمە مثلا دەستگایەکی وەکوم تەلەڤیزیۆنەی ئێوە دەستگایەکی وەکو ڕوودا و یان وەکو کوردستانی نوێ و خەبات و ئەمانە سۆسیال میدیای ئەمان نابێت بچێت منافەسەی لایک بکات بۆ ئەوەی بچێتە هاوتای پەیجێکەوە کە ئیشەکەی ئەوەیە کێشەکە ئەوەیە ئێمە دەستگا سەنگینەکانیش من زۆر جار تەلەڤیزیۆنی کوردی پەیجی تەلەڤیزیۆنی کوردیم ئەنلای کردووە لەبەرەوەی من بۆیە سێریم پەیجاکە من هەواڵ و شیکاری سیاسی و ئەوەم دەوێت بەڵام ئەوە چییە مەسەلەن نازانم کێ ئەم خەڵکی بازاڕی ئەو تەختیەکە کە من نامێ ڕووماڵی ئەو دۆخەکە
کە من نامەوێت بۆیە ئەو جیاو ئەوە میدیاکان خۆیانن تۆ پێم بڵێت خواب ئەوم بەلاوە گرنگە لە کوردستان ڕاستیەکەی و میدیای دیکە بینەری زیاترە وەک لە میدیا معتەبەرەکە لە ئەوروپا شوایە یاننا بە کورتی هەندێک جار بڵێ ئەوان زیاتریان هەیە بەڵام تۆ ئەگەر تۆ بڕۆی بۆ ئەولا خوێنەرە ئەسلەکانی خۆ و بینەرە ئەسلەکانی خۆ لە دەسەدەی واکەی یعنی ئیشەکە بێ جیاواز بێ مەسەلەن کاتی خۆی بعدشت ئەوەی پاپەڕاتزیەکان و میدیای زەردەی کرد پێم وابوو میدیای زەردیان پێ دکتۆرە نەزاکەت جیاوازتر بوو ئێستا مەسەلەن میدیا معتەبەرەکانی سەنگینەکانیش هەر ئەو کارە ئەکەن ئەوە بۆیە تێکەڵبوونێک ڕۆدا سپاس دەکەم مامۆستام شتێکی کەش باسکەم دیاڵە دەی بە کورتی ئەوەی باسی دەستگای پیجی کەناڵەکە ئینەکانیان کرد سەنگینەکان و ئەوەیان کرد کە دەستگاکان ڕەنگە باشتر مامەڵە بکەن پیجەکانیان خراپ مامەڵە دەکەن جۆرێکی ترکە ئەوەی من دەیبینم مەسەلەن دەستگایەکی گەورە و گرانی وەکو با ناوی نەڵێم بڵین با بڵین ئەوەی ئێوە بۆ نمونە قەینە مەسەلەن زۆریان نەکەرەوەی ینی باسی ئەوە کەن مەسەڵێ ئەوە پیجەکەی لەوە نوخشەناسی قایمقامی هەڵەبجە ئەمەی کرد هەواڵەوە بکرد لە وێنەیەکی لە فەیسبوکەکەی داناوە وا ئەڵێ یەک بە قوربان هەواڵەوە بکرد پیجەکەی لە تۆ زیاتر لایکی هەیە یعنی تۆ بۆ ئیشی هەواڵ ناکەی بۆ ینی بوون بە پیجەوان ڕوونە سپاس دەکەم دکتۆرە سیسانیەکەی بردیە زانی بەزەت دەمێت وڵای جوانی کاگر مەجای منیان نێشتا شتێک ما بیڵیت وڵاهی یەک پرسیارت کرد لەسەر سۆسیۆلۆژیا من حەزەکەم و پرسیار لە کاتی ئەومی نا یەکشت ئەوەی تۆ ڕاستە بۆ لەم هەرێمان خەڵک حەزی لەو جۆرەیە میدیا وەرگر دروستەکە یعنی سروشتی وەرگرەکانی ئێرە وای لێ هاتووە حەزی لەو جۆرە هەواڵەیە لە ئەوروپا وانە چونکە میدیای ئەوێ بە استراتیژێکی ئیشەکان جۆرێتر وەرگرەکە خۆی وابووە میدیاکە وای میدیاکە وەرگر خۆمە لە سۆسیۆلۆژیا خوێندومانە دیارە بیرت چۆتەوە میدیا وەرگر دروستەکە مستەمەیش تەسیری سەر میدیا بەڵام میدیاش دەتوانێت وەرگر دروستکە لە ئەوروپا وڵاتیانە کە میدیا بە سەنگینی ئیشەکە هاوسەنگ خەڵکی هاوسەنگی دروست کردووە بە دوای هەواڵی متەزین و هاوسەنگ ئاگەڕێ لە کوردستانە خەڵک میدیای کوردی خەڵکی شپرز و حەز لە وروژاندن و لایک و ڤیو دروست کردووە بۆیە بە دوای ئەو میدیا دەگەڕێت دکتۆرە نەزاکەت حسین حەمەد سەعید سپۆڕی میدیا و مامۆستای زانکۆ گەلێک سپاس دەستت خۆش بێ کاک کەمال ڕەووف نووسەر و ڕۆژنامە نووس سپاس بۆ ئێوەش دەستت خۆش بێ وریا حەمەتایر ڕۆژنامە نووس ئێوەش لە سویدەوە لەگەڵ مابوون گەلێک سپاس بێ ئێوەش دەستان خۆش بێ بە دوعا